دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە کۆکردنەوەی هاوکاری بۆ کەرتە گەمارۆدراوەکەی غەزا. هاتووم بۆ نووسینگەی بەخشین تاوەکو بزانم 11 دەفتەر دۆلارەکە کە ماوەیەک پێش ئێستا لەلایەن خێرخوازێکەوە هێنرا بۆ ئەو دەستگایە با مەبەستی هاوکاری خەڵکی غەزا. چەند پرۆژەی پێئەنجام درا. مسعاب خۆشناو یەکێک لە بەرپرسانی ئەو دەستگایە دەڵێت بەو پارەیە چەندین پرۆژەمان ئەنجام داوە، لە نێویاندا دابینکردنی 750 سەبەتەی خۆراک بووە کە هەر سەبەتەیەک تێچووەکەی $100 ئەمریکی بووە. ئەم خێرخوازەی کە ئێستا ئێمە فلێکسەکەمان بە لە پرزگا هەڵواسیوە کە بڕی 11 دەفتەر دۆلاری هێنا بۆ دەستگای بەخشین ئامادە نەبوو ناوی خۆشی بدا بەڵکو ڕقم مۆبایلەکەشی بەجێ بێلێ تەنها 11 دەفتەریدا بە دەستگای خێرخوازی بەخشین و ئێمەش سوپاس بخواگەر ڕۆژانە لەگەڵ هاوکاریەکان کە بەردەوامین لە پرۆژەکان کە لە ئێستادا دەستگای خێرخوازی بەخشین ڕۆژانە لە ناو کەتی غەزا لە 6 تاکو 10 پرۆژە ئەنجام دەدات. یەکێ لە پرۆژەکانمان دیارە دوێنێکە ئەنجام دراوە سوپاس بخوای گەورە 750 سەبەتە دابش کرا بەسەر 750 خێزان کە بۆ ماوەی هەفتەیەک تاکو 10 ڕۆژ دەتوانن بۆ خۆیان حاجەتی خواردن پێ جێبەجێ بکەن کە هەر سەبەتێک بڕی $100 تێچوو بوو کە بڕی کۆی گشتی 750 سەبەتە 7 دەفتەر و 50 وەرەقەی تێچوو. جگە لەمانە بەڕاستی پرۆژێکی ترمان هەر لەم دوو ڕۆژە ئەنجام درا ئەویش خێرخوازێک 1 دەفتەر دۆلاری هێنا بۆ نووسینگەی هەولێر کە دابەشی بکەین بەسەر 100 خێزان کە ئەم شەو سوورەکانی بۆ ئێمە ناردەوە 100 خێزان 1 دەفتەر دۆلاری بەسەر دابش کراوە بڕی بۆ هەر یەکێک دیارە $100 بووە. دکتۆر خالید گەردی بانخوازی دیاری کوردستانیش دەڵێت پاڵپشتی تەواوی دەستگای بەخشین دەکەم و داواش لە خەڵکی کوردستان دەکەم هاوکاریەکانیان بگەێنن بەو دەستگایە و ڕێگە نەدەن خوشک و براکانیان لە غەزا لە برساندا بمرن. بەڕاستی ئەو هاوکاریە ئەوڕۆ ئینسانێک بتوانێت لە ڕێگای دەستگایە وەچی بەخشین بیگەینتە دەست حیساب کە لە بۆ ڕۆژی قیامەت ڕێک لە بۆ ناو تەرازوەکەی تووە چونکە ئەتوو بەو پەڕی متمانەوە دەیبەخشی ئەوانش بەو پەڕی متمانەوە تەسمیلی دەستی ئەوانی دەکەن ومێ دەکەم ئینشاءڵڵا لەکن خوای گەورە ئەجر و پاداشتێکی زۆری هەبی بزانە خوای پەروەردگار پێمانە فەرمێ وەیؤثیرون عەلی ئەنفوسهم وەلەو کان بهم خەساسە ئینسان ئەگەر بەخۆشی پێویستی بە ماڵ هەبوو بەڵام بیدا بە برایەکەی خۆی فەکەیفە ئەو ڕووکە تەماشا دەکەی خەڵکێکی زۆر هەیە پارەیەکی یەکجار زۆری هەیە تا ئێستا فکری لەوەی نەکردەوە کەسێکی برسی ئەهلی غەزە ئەگەر موسڵمانیش نەبوونایە دەبایە موسڵمان یارمەتی دابانە فەکەیفە بۆی کە هەمویان موسڵمانن ئینسانی ئیماندار و خواپەرستن و قەزیەکەشیان حەقە و مەزلومیشن و غەدریشیان لێ دەکرێت و زوڵمیشیان لێ دەکرێت برسی دەکرێن تێنی دەکرێن زائید لەسەرەوە خوێنیشان بە هەدەردەچی و دەڕژێ. هەر لە سەرەتای دروستبوونی شەڕی نێوان قەوارەی زایۆنی و گەلی فەڵەستینەوە بەخشین دەستی کردووە بە گەیاندنی هاوکاری و دابینکردنی خۆراک و پێداویستەکانی تەندروستی ڕۆژانە پرۆژەی گەورە بە هاوکاری خێرخوازان ئەنجام دەدات و متمانەی تەواوی خەڵکی کوردستانی بەدەست هێناوە. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.